خۆشمەوەی کوردستان خۆشمەوەی کوردستان. من سێوە خەسرەوم ماوەی 8 ساڵە لە بواری هونەری بەرگریە مەشق و ڕاهێنانەکەم. نزیکی ماوەی 4 ساڵە لەگەڵ هاوسەرەکەمە فێرگەیەکی هونەری بەرگریمان داناوە. لەگەڵ هاوسەرەکەمە بە مەبەستی مەشق و ڕاهێنان 2 مانگ سەردانی وڵاتی چینمان کرد. مەشقکردن لە وڵاتی چین زۆر جیاواز بوو وەک لە وڵاتی خۆمان. هەموو شتێک بە تەواوەتی لەوێ جیاواز بوو. بۆ نمونە مەشقەکان، هەڵسوکەوتی مامۆساکان، ئەو ڕاهێنانانەی کە ڕۆژانە پێیانە کردین و ئەو شتانەی کە لەوێ فێرە بووین. یەکەمین شت کە لەوەیە بەدیتە کرد لە ڕاهێنەرەکان یاخود لەو کەسانەی کە مەشق و ڕاهێنانیانە کرد لەوێ هێز بوو، باوەڕ بەخۆبوون بوو. شێوازەی کە لە کوردستان ئەخوێنرێت بەداخەوە زۆرینەی مامۆساکانی ئێرە کاتێک مناڵێک یاریزانێک دەکەوێتە بەردەستیان فێری شەڕکردنیانەکەن کە ئەمە شێوازێکی زۆر هەڵەیە لە بەرەوەی هونەری بەرگری شاولین کۆنفۆ بە تەواوەتی ئەکەوێتە سەر ڕێزگرتن لە بەرامبەر. تۆ لە حاڵەتێکە ئەتوانی بەرگری لە خۆت بکەی کە زۆر کەوتبێتی تا بارودۆخێکەوە ناچاربی دەست لە بەرامبەرەکەت بکەیتەوە. بەڵام ئەوە شتێکی زۆر ناخۆشە. تۆ وەکو مامۆسایەک مناڵێک فێرەکەیت لە مناڵێکی تر بات، مناڵی فێرەکەیت کاتێ بۆ نمونە پەلامار ئەدرێت یەکسەر پەلامار باتەوە. یعنی شەڕکردن بەرامبەر بە شەڕکردن فێر ئەکرێن کە ئەمە شێوازێکی زۆر هەڵەیە. ئێمە پێویستە ئەو شێوازە چاکین کە شەڕکردن بەرامبەر بە ڕێزگرتن فێرکەین. تۆ ئەگەر مامۆسای کۆنفۆ بیت یاخود یاریزانی هونەرە بەرگریەکان بیت پێویستە ئەو وشانەی کە لە هونەرەکە هەیە بزانی وشە چینیەکان وەکو خۆی بەکاربێنی. لەبەرەوەی زمانی چینی زمانێکی زۆر تایبەتمەندە کە تۆنی دەنگەکان کاریگەریە کاتە سەر مانای وشەکان و هەروەها زۆر پێویستە تۆ مانای وشەکان بزانیت. لەبەرەوەی بە تایبەتی هونەری بەرگری شاولین کۆنفۆ هونەرێکی لای چینیەکان هونەرێکی دینیە. ئەو وشانەی کە لە هونەرەکە بەکارێنن زۆر جار مانای دینی ئەبەخشێت. ئەبێت تۆ وەکو مامۆسایەک کە لەسەر ئاینێکی تری لەسەر بیر و باوەڕێکی تری ئەم وشانە بەکارنێنیت و وشەی جێگرەوە لەبری ئەوانە بەکاربێنیت. خۆشبەختانە من و مامۆستا سێوەی هاوسەرم بووینە یەکەمین دەستپێکی کردنەوەی مەراسیمی پاڵاوانێتیەکە. ئەوەی کە زۆر گرنگە لێرەیە گەڕانەوەی پرۆگرامی شاولین تیمپڵە بۆ کوردستان و بۆ نیشتیمانە خۆشەویستەکەمان. چکە بەڕاستی ئەوەی کە چەند ساڵە لێرە گوزەراوە ئەتوانم بڵم لە سایە 30 بۆ 40 هونەرەکە بووە. بەڵام کاتێککە ئەچی بۆ بنکە سەرێکیەکە هونەرە ڕاستەقینەکە ئەگەڕێنیتەوە بۆ وڵاتەکە و ئەتوانم بڵم گەنجانی وڵاتەکەمان کە پێشتر ئاسیان چەندێک بووە لەمە بەدووە ئەتوانم بڵم بەپێی ئەو پرۆگرام و منهەجەی کە ئێمە دامان ڕشتە و خوێندومان لە ناو شاولین تیمپڵە ئەتوانم بڵم دووقات و سێقات ئەست و توانای گەنجەکانی وڵاتەکەمان بەرز ئەبێتەوە. لە ڕابردووە حاڵەتی ناخۆشە بۆ بەداخەوە لە سلێمانێ لە ساڵەکانی ڕابردووە کە بینیومانە ئەو کەسێک کە هونەری کۆنفۆی بە شێوازێک بەکارێنە بە شێوازێکی خراپ بەکارهێناوە کاتێک لەگەڵ کەسێکی ئاسایە ڕوبەڕوو بۆتەوە تووشی شکانی ئێسکەکانی کردووە یاخود تووشی نەزیفی کردووە. چەندین حاڵەتی تر لە ڕابردووە بەم شێوازە ڕوویاوە بەداخەوە ئەوش لەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو شوێنانەی کە تەنها ئیش لەسەر جەستەی یاریزانەکەن. مامۆساکان تەنها ئیش لەسەر جەستەی یاریزانەکەن گرنگی نایەن بە لایەنی هزری و فکری ئەم یاریزانە.